السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم. استغفر الله استغفر الله استغفر الله. الحمد لله زاد الحمد لله. استغفر خدا ما خوش يا ربي. باقي عبد الرزاق باشي. يا الله ما مستا باشي. استغفر الله استغفر الله. سلامت يا ربي. الاخوات بزياد بي اولا فضلي خدا سعيبيني الحمد لله. تلفونكم لوك دي ديار بو قال لي نبو براستي امنش بهندم ورنقل سوق دمزاني اتو بيشوي ملا بانك دا بنيسو عزوتي دي مزقفتي قوتم ليه بإصلاحتي دي بينمو قصاشي لقدرك والله راز دكي ما مستا اوي بكلك ما عندي هرني جاكي ومزقفتا فرم ما مستا امريكا تالا خزمت دابم ظالم امرناك ان شاء الله خيره ان شاء الله خيره ان شاء الله خير. كاغا عبد الرزاق اوي راستي بي امن دوشوا خون بتو دبينو خون هذا والله خون ما مستا والله بالوتي باسك فرمو دوشوا لسيك ايه لخونم دا امنيان رفعي عاسماني ذكر رفعي ميان ذكر رفعي ميان ذكر لمن درج دانكا شي قورا بدنگا شي قورا هاواري عندك ديانغو ملا حسن بعبد الرزاق زيرانة بلي بهشتيا دست بهشتي مش تقول هدي من ناس ما بهشتي دنگا كندا مع عبد الرزاق سبحان الله أو دو شوان لسيك أو دنگا واي بيري بوتم ولا بيمري عبد الرزاق هاي بلاي برزاق أتو دولي هاي تسيشة شي باشت كرديا تسكر دوت شي باشت كرديا وها مجني بهشت بيردن الله اكبر ما مستا الله أكبر ما مستا ئەتو بەو هەواڵە خۆشە دڵت خۆش کردم یا ڕەبی خوددا دڵی تۆش خۆش بکات مامەستا ئەمێ دیارە شتێکم کردیە ئێستا بۆتی دەجێڕمەوە ئەمن بەسی قەم بە تووە يجيرو هيت ما ترسي وعد بيمج لكن كز باسينكم مامەستا بلي ئەو ئافرەتەی ئێستا کە خێزان بە دەیناسی حتما ديناسو حر ما شاء الله يليبي آفرتي خوانهاز نوێشکار لە ڕۆژی زەماوەندماندا شتێکی زۆر سەیر ڕوویدا مامەستا بلي دوای ئاهەنگەکە کە خزم و کەس و کار ڕۆشتن بەس خۆم و خێزانم باینەوە بێخاڵ بێخاڵۆ جواب نادەیەوە بێخاڵ چیەوە ناز دەکەی دەزانم غەریبی داکت دەکەی سبەینەیە دەدوم بۆ کنداکت باشە نا ئەو شتانە نییە ئەدرۆ دەگری چ بووە ئەم شتێکە پێ بڵێم چی دەڵێ دەفەرم برێ ئەزانیت تۆ کەسێکی زۆر پاکیت سوپاست دەکەم بەڵام من وانی لۆ چ بووە لۆ ها دەگرێ بێخاڵ دە قسەی بکە وای گیان نازانم چی پێ بڵێم ئێ چ بووە غەریبێداکت دەکای چ مشکلە بووە ئێدە قسەی بکە درم تەقی من تۆ چی حەملم هەیە بڕوا ناکەم سوحبەتی وهام لەگەر مەکە باشە سوحبەتەوە نییە نا شتی وا کوو دەبی چۆن تەمەنی 3 مانگە ئای خودایە تۆ بەستەغفیر الله خدای ئارامی پێبەخشی ئەوە بەڕاستە کچێتۆ لە کێ قسەی بکە قسە قسەی بکە
رقم دانا إيه من ئەمزانی ئەگە کوڕ کچێک بڕۆنە دەرەوە عاقیبەتی باش نابێت ئەمزانی شەیتان زەفەرمان پێوات باش ئەی هاوار ئەدی ئەوە جاری لۆ قسەت نەکرد لۆ بەمنت نەگۆ لۆ ئەتۆ خیانەتت لە من کرد لە داکت کرد لە بنە ماڵەکەتان کرد نەمێرا هیچ بڵێم ئەمزانی باش ماوەیەک تەندروستیم تێک چوو چوم بۆ لای دکتۆر قسەی بکە دەی ئەمزانی ئەنجامیەوە غەڵەتە مەرەوە بێن خودای تۆ تەلەفۆنم بۆ کرد خودای تەلەفۆنم بۆ کرد خودای تۆ بە وتمە ببیتە داوام وتی باش بەڵام تۆ درۆم لەگەڵاکەیت تۆ حەملت نییە کە دوای فەحسەکانم بۆ ناردەوە تێگەیشت تازەکان لە کات درازاوە وتی ئێمە داوات بەیانیەک تەلەفۆنم بۆ کرد سێرەکەم لە هەموو شوێنێک منی بلۆک کردووە لا حول ولا قوة إلا بالله خوای تووشی چقدر ساعتێکی بوومە ئەمن دوای ساعتێک بەڕقەمێکی کە نامەی بۆ ناردم ئەوە منە ڕۆم و بەجێ دەیەڵم نامبینیتەوەی تر لە وڵاتە نامێنم منی بە دەردە سەریەوە بەجێش قوڕی کرد بە سەری منە بەس بەسە بەس نا تۆ تازەی ترە بە هەموو شتێک بزانیت ئەبێ تۆ ئاگادار بیت هەوڵما خۆم بکوژم ویستم خۆم بکوژم ویستم لەسەرم دنیایە نەمێنم تەلەفۆنم بۆ کچێکی ڕەفیقم کرد پێیوتم بۆ خۆ دەکوژیت بڕۆ بپارێنەوە دوعا بکە بشکم خوا یارمەتیت بە ئیتر زۆر دوعام کرد زۆر لەخوا پاڕامەوە لەبەرەوەی غەڵەتم کردم و شەرمەزار بووم وتی دوعا بکە کە دوعام کرد زانیم چەند غەڵەتم ئەستم بە تاوانە کرد بەرامبەر خوای گەورە ئەستم بە غەڵەتە کرد ئەوە بوو تۆ هاتیتە داوام ئێستاش کات یەکەم یەک داواکاریم لێدەیە بمکوژە با لە کۆڵە و ژیانە بمەوە بمکوژەیتر ناتوانم ئاوا بژیم بمکوژە دەتکوژن مامۆستا وەکو شێتم لێ هات بێخە جێم لێ بکە لەبەر خاتری خوای گەورە لێت دەبورم بەڕاست لێم خۆشە بیت لەبەر خاتری خوای گەورە حورمەتی خۆت و خانەوادەکەشت دەپارێزم ئەزانم تاوانەکەم گەورەیە بەڵام بەڕاست لێم خۆشە بیت توخۆ لای کەس باست نەکرد نا هیچ قسەیەکم نەکردووە لای داگیشت نا بەخوا هیچ وشەیەکم نەوتووە لەسەرەوە بابەتە بەڕاست لێم خۆشە بیت خوایەکیان زۆر سپاس خوایە ئینشەڵڵا بچیتە بەهەشت زۆر سپاس دەکەم من زۆر مەمنونی تۆم هەتا ئەمرم قەرزاری تۆم من زۆر سپاس دەکەم بەڕاست هەروە بووی تۆم تۆ دڵێکی
خواردنێکی زۆر باشە هەیە خوای جان بە دڵی خۆی لەگەڵ بکە یا ڕەبی ئینشەڵڵا بچیتە باش خوا لێت ڕازی بێت زۆر سوپاس دەکەم مامۆستا بڕوا بکە ژنەکەم بڕوای نەدەکرد ئەم کە لێی خۆش دەبم بەڵام کە من لێی خۆش بووم ئەو لە خۆشیان هەر دوعای دەکرد و دەپاڕاوە لەوەی ئاسوودە بم بڕوا بکە مامۆستا لەو کاتێوە من زۆر ئاسوودە و دڵخۆشم چونکە ژیانی ئەو نهێنی ئەوم پاراست و سترم کرد داتو پێوت نەگوت حملەکەی چەند مانگ بوو مامۆستا 3 مانگ بوو 3 مانگ ئەری چ لێ کرد مامۆستا ئەو بابی نما بوو هەستام تەلەفۆنم لۆ خەسوم کرد گوتم خەسوم بە مامی خێزانەکەشم برێ بێتن لەگە خۆت ئەو شۆ داوەتن لەکنە من بابەتەکی گرنگ هەیە دەمەوێت لۆتانی باز بکەم یاخۆ بە خێر بن مامۆستا زۆر سپاس سپارەکەتان ڕوونا کردەوە بەڕاستی بەنگۆ ڕۆناکە عزیزی سپاس گیان تۆ چۆن باشم الحەمدلله تو الحەمدولله باشی؟ باش بێت مامە گیان ئەی تۆ چۆنی الحەمدلله تو کوێ یاخوا باش یا ڕەبی هەر باش بی مەمنون مامۆستا داچی بێخاڵی ئەم لۆ بابەتەکی گرنگ گاسینگۆم کرد خێر ئینشەڵڵا ئەمێن ئیشێکم لە تورکیا دیتەوە ڕەنگە سەفەری وێندەر بکەم ئەوجا نیازە بێخاڵش لەگەڵ خۆم بەمێ وێندەرێ تورکیا بەخوای مقەت ڕازی نابم کچی من ببەر یەک دەقەش ببینە یەک حەیەوە دقیق بەڵام تو بخۆت ئەو قرار لە ناکەوە زۆر زەحمەتە یان دەزان داچی هەیە کە سوکاری هەیە لێرە مامۆستا ئەمنیش گاسینگۆم کردی ڕێنگۆ وەردەگرم دوایە تورکیا ئەوە تا دنیا ئەوەن دەیلی هاتێ بڕوا بکە با هەموو ڕۆژێ بە تەلەفۆن قسەی لەگەر بکە باشە عەبدوڕەزاق ئیشی ئێرە چ عیبیتی ئەدی کڕین و فرۆشتنی خان و بەرەی ناکەی ڕاستە بەڵام ئیشەکە زۆر زەعیف بووە برایەکەم کۆمپانیایەکی لە تورکیادانایە بڕوا بکە سیقەی بە کەس نییە بەس بە من نەبی دەری ئیلا دەبی بیچێ سەر ئەو شەریکەی لۆم بەڕێوە ببەی بەخوای من ڕازی نابم نەوەڵڵا خوا لێ ناگەڕم یەک دەقەش کچی من بڕوات یەک دقیق خوشی من ئەوە لە بۆ کاسبی دەچیتن بالفعل وەنیا بالفعل ئەخرم ناحێمە ببێ ناکە کاتەکەی چەندە 1 سال ئەگەر 1 سیاری زیاتر بوو قبول ئەو ساڵی بڕۆن وابی خوا لەوێندا قسمەتەکەیان باش دەبیتێن ڕستەکەیان زۆرترە ڕازە گیان ئەو دەرفەتیان بینێ خۆ دەزانی ئەویش ئیشی هەیە وعد بێت من خۆم هەموو وەختە قسە و لەگەڵاکەم باشە بەچم ناتوانم ببێت و ئەدێ من چ بکەم لێرانە ساڵەکە ساڵێک زۆر نییە دوعای خێریان لێ بکە بازنێ خوا مۆفەقیان کەوتەوە خوا ڕازی بە ڕازی بە داچی بێخاڵ ڕازی بە خێری تێدایە خێرداری شەڵات ئینشاڵڵا خێریدا ئینشاڵڵا ناچارە بێخاڵ شێو ئازرا بەڵە خواردنێکی زۆر خۆشم دروست کردە دایە گیان هەستم باچی ناخۆن دەست فەرمو ئەوەدا یعنی بەڕاستیە تو چێ تورکیای نەخێر مامۆستا ئەم چوومە دەور و پشتی هەولێرە دانیشتم چوومە شوێنە کەس ئەمەی نەدەناسی بە خێسانیشم گۆ ئەتوو لە مارێ مێدەرێ با کەس نەتبینی بەس پێم گۆ جار بەجار لەگە دایک و خزمەکانت بە تەلەفۆن قسەی بکە کامیرەش مەکەوە با نەتبینن نەوەک دوایە بزانە حملت هەیە مامۆستا وای لێ هات 9 مانگ و 9 ڕۆژمان بەڕێ کرد ئەمنیش پەیوەندیم بە مامانەکی وەکر عەرەب بوو ئەویش هەر کەس نەیدەناسی مامۆستا مامانەکە منداڵەکەی نەجاتدا و لە دایک بوو مامانم بەڕێ کرد لۆ سبەی شەوی مەغریبێ دەم چاوی خۆم دەمامکدا و مەلۆتکەکەم بردە پێش مزگەفتێ دامنا بەخۆشم هەندێک دوور کەتمەوە تەمەشام دەکرد مامۆستا کارەسان لێرەیە مامۆستا مندارەکی دزکار ئەوە چ تاوانێکی کردیە فڕی دێ پێش مزگەفتێ بڕوا بکە مامۆستا خەڵک لێ کۆ بوونەوە ئەم لیش تەمەشام دەکرد و هێواش هێواش لۆ ناو خەڵکەکەی چوم
هەریەکە و قسە چی ناشرینیان دەکرد کارەسات لێرەی مامۆستا مامۆستای مزگەفتێ شار هەمش چاوم بە منداڵەکەی کردووە گوتم مامۆستا ئاساییە ئەو منداڵەی بەمەوە بە خێوی کەم مامۆستاش گوتی کوڕم ئەگە دەیبێوە خێرەی گەورەشت دەگاتێ بڕوا بکە ئێستا منداڵەکە زۆر گەورە بووە هەموو ساڵی ئەگەر یەکەم نەبی دووەم بووە عەبدوڵڕەزاق بەڕاستی ئەتوو نمونەی پیاوەکی نمونەی مرۆڤایەتی ئەوەی ئەتوو کردت هەموو کەسێک پێی ناکەین نا بەخوای ئێستا من لە واتای خەونەکەی خۆم گەیشتم لۆ موژدەی بەهەشت بە تو درایە وەرە براکەم برا بەهەشتێکەم وەرە باشە بەڵێن بی ئەو هێنێش لە لای کەس نەدرچێنم هە لە لای خۆم بیتر